باش هێشتا چەند مانگێک ماوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەوە ئەگەر بێت و ئەنجام بدرێ، بەڵام لە ئێستاوە تای گڕگرتوو هەموو لایەنە عێراقیەکان بە شیعە و سوننەوە گرتوویەتی هەر لەم لێرە و لەوێ هاوپەیمانی دروست دەکەن و لیست دروست دەکەن، ئەمە با یەکتریش تۆمەتبار دەکەن. ئەمە لە ئێستاوە عێراق بەرەو چۆ دەبات، چی لێ بەسەردێ؟ ئەم جارش پەرلەمان دەکەوێتەوە دەست ئەم گروپانەی ئێستا یاخود هەناسەیەک بەبەر خەڵکی تریشتا دێت لایەنی تریش هەبێ بتوانێت بچێتە ناو پەرلەمان. ئەمانە کۆمەڵێ باسن، ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز مجاشع التەمیمی شارەزای سیاسی ڕاستەخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز تەمیمی شەوتان باش، زۆر سوپاس کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. وەک لە هەواڵەکانیشدا هاتبوو لە ئێستاوە هاوپەیمانی زۆر دروست کراوە، بەڵام ئەوەی لە ناو شیعەکاندایە ئێستا 12 هاوپەیمانی و لیستی جیاواز دروست کراوە. بەڕای ئێوە ئەمە لێکترازانی هاوپەیمانی ناو شیعەیە یاخود نەخێر جۆرێکە لە کۆکردنەوە تا جارێکی کە هەر خۆیان دەست بەسەر پەرلەماندا بگرن؟ شكرا جزيلا. زۆر سپاس بۆ میوانداریە. بێگومان بەدڵنیاییەوە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕاستی زۆر جیاوازە، هەر بەگشتی هەڵبژاردن لە عێراق بەراورد بە جیهان زۆر جیاواز، چونکە لە عێراق بەڕاستی براوە و دۆڕاو نییە. لە هەڵبژاردننی ساڵی 2021 بەڕاستی بەڕێز موقتەدا سەدەر براوەی زۆرینەی دەنگەکانی بەدەستهێنا سەبارەت بە پێکاتەی شیعە، بەڵام لە ئەنجامدا بینیمان چی ڕێگە نەدرا کە سەدر حکوومەت پێک بهێنرێت. بەڕاستی پرۆژەی سیاسی لە عێراقدا پرۆژەیەکی تەواو جیاوازە کە پێویستە هەمووان تێدا بەشدار بن بە شێوەیەکی تاکتاک بێتە هەموو لیستێک کە نوێنەراتی حزبێک دەکات لە ماڵی شیعەدا، دواتر ئەمانە دوای ڕاگەاندنی ئەنجامەکان ئێتلافێک دروست دەکەن. ئەو ئێتلافە نوێنەرایەتی تەواوی هێزولانە شیعیەکان دەکاتە، کەواتە ئەمڕۆ هیچ جۆرە پەیوەندیەکە نییە لە لەواندا هەمووان بە شێوەی جیاجیا بەشداری لە هەڵبژاردن دەکەن وێڕای ئەوەی کە ناکۆکیش هەیە. بەڵام ئەگەر هاتوو هەڵبژاردن لەوادەی خۆی ئەنجامدرا، ئەو کاتە دوای هەڵبژاردن چی ڕوودەدات؟ هاوپەیمانەتێک دروست دەکرێت لە نێوان لیستە براوەکاندا ئەگەر هاتوو بتوانیان کوردێشی فراوان. زۆر باشە، کەواتە بەڕێز تەمیمی ئەم جارەش ڕێ بە لایەنی تر لە دەرەوەی چوارچێوەی هەمانجی لە دەرەوەی لایەنی زۆرینەی شیعی لێ ڕێ بە لایەنی سربەخۆ کەسایەتی سربەخۆش نادرێ، ینی ئەگەر دەریش پشێ ڕەنگە نەتوانێت کورسێکی ئەو تۆ بەدەست بێت. هەندێک لە لیستەکان ڕەنگە، بەڵام زۆرینەی ئەو لیستانە لیستن کە نوێنەراتی هەندێک لانی سیاسی تەقلیدی دیکە دەکەن بە جگە لە هەندێک لە لیستە گرنگەکان، بۆ نمونە لیستی بەدیل کە حیزبی شیوعی عێراقی سەرۆکات دەکە، هەروەها عەدنان زولفی سەرۆکات دەکات پارێزگای پێشووی نەجەفە. لە هەمان کاتدا ئەو لیستانە کە ڕکابەری بکەن ڕکابەری هێزە تەقلیدە شیعی بکەن، بەڵام هەموو هێزیانی سیاسەکانی دیکە نوێ ئەوانە ناتوانن ڕکابەری هێزە تەقلیدەکە بکەن بۆ پێی کە پاران نییە، نا ڕێگەاندن هەیە نەچەکیشان هەیە. زۆر باشە. بەڕێز تەمیمی وەک لە هەواڵەکانیشدا هاتووە بەرەی مقاومەی ئیسلامی سەرپەرشتی یاخود سەرۆکایەتی زیاتر لە چەندین هاوپەیمانێتی دەکات. خوێندنەوەتان بۆ ئەوە چییە؟ بۆچی بەرەی مقاومە سەرپەرشتی دەکات؟ بەدڵنیاییەوە ئەمەش دۆخێکی سروشتیە، چونکە ئەوەی کە چەکی لە دەستە پارەی هەیە کۆنتترۆلی دۆخی پرۆسی سیاسی لە عێراقدا دەکات لە نێو پێکاتەی شیعەدا. ئەمە جگە لەو هەژمونەی وڵاتانی دراوسێت تاوەکو ئێستا هەژمونی ئێرانش هەژمونێکی زۆر باڵایە، زامنی ئەو هێزولانە شیعیانە دەکات ئەگەر هاتوو ناکۆچیش بن، بەڵام لە هەمان کاتدا کۆشش هەیە بۆ ئەوەی کە ئێرانیەکان کۆشش دەکەن بۆ ئەوەی ئەو لایەنە ناکۆکانە لە یەکتری جیاواز
لێکتری نزیک بکەنەوە دواتر هاوپەیمانەتێک دروست بکەن کە زامنی مافی هەمووان بکات و مەبەسم لەلایەنە شیعەکانە و پشکی هەمووان لە حکوومەت پارێزراو بێ لەلایەن پێکاتەی شیع بێمان وایە گروپەکانی چەکدار بە تەواوی هێزوو لایەنە شیعەکانیانەوە ئەمانە نزیکن و بەڵێنیشان پێدراوە ڕەنگێک چونکە ئەمانە پاران هەیە چەکیان لەدەستە هێز و هەژمونیان هەیە لە هەمان کاتدا ئەمانە بەڕاستی نوێنەرایەتی لایەنی سیاسی گەورە دەکەن لە نێو ماڵی شیعەدا. زۆر باشە بەڕێستە میمی من دەمەوێت بە ڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیارم دیتەوە نووسەر و چاودێرێکی سیاسی سەبارەت بە هاوپەیمانی و لە ئێستاوە بانگەشەی هەڵبژاردن دەڵێ لە عێراق وەکو بازاری هەڕاج سوگل هەرەج وایە قسەتان چییە لەسەرەمە؟ بەڕاستی ئەم وەسفێکی زۆر توندە بەڕاستی شایستەی عراق نییە ئێمە خوازیارین کەەوە دۆخێکی نوێ بێتە ئاراوە لە عراقدا گۆڕانکاری بێتە ئاراوە چونکە دۆخەکە لەو جوگرافیایی دەوروبەردا هەیە زۆر بە ڕیشەی گۆڕانکاری بەسەردا هاتووە ویلایەتە گرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بەڕاستی شوێنی ئێرانیان گرتوتەوە لە ناوچەکەدا لە غەزە لە لوبنان لە سووریا تەنانەت بۆیە من دەڵێ زۆر پێویستە کە چاوەڕوان بکەین ئایا گۆڕانکاریەکی ئەرێنی لە عراق ڕوودەدات ئەمە دەبێت چاوەڕوان بکەین دوای ئەنجامی هەڵبژاردن بزانین چی ڕوودەدات. باش کەواتە بەڕێستە میمی ئێوە گەشتبینن کە ئەم هەڵبژاردنە بتوانێت گۆڕانکاری لە عێراقدا بکە لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی خزمەتگوزاری بۆ خۆ دەزانی هیچ شتێک نییە لە عێراقدا پێ دوایە گۆڕانکاری دروست ببێ؟ نەخێر من وەکو خۆم باس دەکەم زۆرینەی عراقیەکانیش بەڕاستی پشت نابەستن خوازیاری ئەوەش نینین هیچ ئومێدێکیان بە هەڵبژاردن نیە کە گۆڕانکاری دەدەست بکە چونکە بەڕاستی 5,000 هەڵبژاردن تاقی کراوەتەوە سنووقەکانی دەنگدان تاقی کراوەتەوە کێشەکان زیاتر بوون چارەسەر نەبوون کێشەکان زیاتر کەڵەکە بوون ڕۆژ بە ڕۆژ کێشەکان زیادیان کردو چارەسەر نەکراوە بەڵام من پێم وایە فاکتەری دەرەچی خۆی دەسەپێنێ بەسەر ئەو هێزە لایەنە سیاسە گەورانە کە گۆڕانکاریێکی ڕیشەیی بکەن لە هەمان کاتدا سنوورێکیش دابدرێت بۆ دەستوەردانە هەرێمایەتیەکان لە عێراقدا ئەگەر هاتوو ئەمە نەکرا ئەگەر هاتوو وڵاتانی هەرێمی ڕێگریان لێکرا کە دەستوەردان لە عێراق بکەن ئەو کاتە دەتوانین بڵین گۆڕانکاریشکی دەکرێت و کاروبارەکان بە شێوەیەکی ئەرێنی دەڕێت بەڵام ئێستا چاوەڕوان دەکەین بابزانین هەڵبژاردن چی دەکات چی ڕوودەدات ڕەنگە ئەمریکا قسەیشتری هەبێت دواتر. بەڕێستە میمی ئێوە زۆر ئاماژە بە دەستێوەردانی وڵاتانی هەرێمی دەکەن مەبەستت لە وڵاتانی هەرێمی چییە؟ ئەو وڵاتانە چێن دەستیان خستۆتە ناو کاروباری عێراقەوە لە ڕووی سیاسیەوە؟ زۆرینەی وڵاتە هەرێمەتەکان دەسوەردان دەکەن سەبارەت بە پێکاتەی شیعە ئێران دەسوەردان دەکات بە شێوەیەکی زەق و ڕوود ئەوان پێیان وایەکەوە من مەبەستم لە حیزبە شیعیەکانە کە ئێران هاوپەیمانی هێزە شیعیەکە هێزە سونیەکان لە هەمان کاتدا دەسوەردانی کە وڵاتانی کەندا و تورکیا هەیە لە کاروباری ناوخۆی نێوماڵی سونە و کە کاروباری عراقیشە تەنانەت لە هەندێک لایەنی دیکەی ڕەنگە هاوپەیمانی دیکەشان لایەنی کوردیەکان بۆیە من دەڵێم ئەمە شتێکی سروشتیە بەڵام پێویستە لەسەرمان کە ئەوە باش بزانین ئایا ئەمە لە بەرژەوەندی عراقدایە کە لەگەڵ ئەمانە هاوپەیمانیت بکات لەگەڵ هاوپەیمانی ئەلیف هاوپەیمانی بە من پێم وایە پێویستە ئەمڕۆ جیهان بەڕاستی پێی هەمویان هاوپەیمانی ئەمریکان بۆیە سروشتیە کە گوێبیستی چبین گۆڕانکارێک بێن لەلایەن ئەمریکاوە بێت یاخۆت ڕێگرێک بکەین لەو دەستوەردانانەی کە هەن ئێمە پێمان وە بێت کەوا ئەو گۆڕانکارێک ئەگەر بکرێت لە بەرژەوەندی عێراق بێ نەک لە بەرژەوەندی ئەو وڵاتانە بێت. زۆر باشە زۆر بەڕێز مجاشع تەمیمی شارەزای سیاسی ڕاستە خۆ لە شاری بەغداوە بەشدار بووی لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 زۆر سپاس بۆ ئێوە شەوتان باش.